ساڵۆنی کوردستانی نوێ بەشێک لە ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و نووسەران و ڕووناکبیرانی کۆ دەکاتەوە بۆ یەخستنی گوتارێکی ڕاگەاندن لە دوای کۆنگرەی نوێبوونەوەی یەکێتی. سترا عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی باسی لەو نەخشە ڕێگا و ئامرازانە کرد کە دەبێت یەکێتی لە دوای بەستنی کۆنگرەی نوێبوونەوەی ئەنجامی بدات، دەستگاکانی ڕاگەاندنیشی نوێ بکاتەوە کە لە ئاست ئەو مێژووە دوور و درێژەی سەرکەوتن دابێت. خۆی کۆڕەکەم ڕۆم لەسەر ئەم ڕاهەندە جیاجانەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بتوانێت کە ئەو ئەرکانی شایەتی لە مەرحەلەی داهاتووە جێبەجێ بکات لە بۆی ڕاگەاندنەکە. ئەمەش پەرپێدانی ئاسە جیاجەکانی کای ڕاگەاندنی یەکێتی دەگرێتەوە و هەروەها ئەوەش دەگرێتەوە کە ڕاگەاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان بتوانێت ینی شانبەشانی ئەو نوێبوونەوانەی کە دەستگاکانی یەکێتی قەرەرە لەوەی کۆنگرەوە بەخۆی ببینن ئەویش شانبەشانی ئەوان بتوانێت هەم لەگەڵیانە گەشە بکات و هەم لەگەڵیشیانە وەکو ئەرکێکی میدیایش بتوانێت ڕەنگدەرەوەی ئەو گۆڕانکاری و گەشەکردانە بێت. قادر عەزیز ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی لە میانەی کۆڕەکەدا باسی لەو گۆڕانکاریانە کرد کە ڕاگەاندنی کوردی بەخۆیەوە بینیوێتی لە پاڵ ئەوەشدا دروستبوونی میدیای سێبەر لە ئێستادا خەریکە دەبێتە شوێنگرەوەی میدیا حیزبەکان لە ژێر ناو و ناونیشانی جیاوازدا. دەبیەکێ لەو شتانەی کە ئەوە ئەمڕۆ گەورەترین مەترسی لەسەر هزری خەرک، لەسەر چاواشەکردنی خەرک، گۆڕینی ڕووی ڕاستەقینەی ڕووداوەکان، دروستکردنی واقعێکی دروستکراو لە شوێنی واقع ڕاستەقینەکە دەبی ئەم خیتابە لە قاو بدرێت. یەکێتی لە دوای بەستنی کۆنگرەی چوارەم با داڕشتنەوەی پەیڕە و نەخشە ڕێگایەکی نوێ دێتەوە مەیدان و گۆڕانکاری تەواو لە کۆی جومگەکانی بەڕێوەبردندا دەکات. یەکێک لەو گۆڕانکارانەی ئەنجامی دەدات بەرەو پێشچوونی دەستگاکانی ڕاگەاندنێتی با سوودوەرگرتن لە کەزانی شارەزا و ئەو مێژووە دوور و درێژەی کە لە بواری ڕاگەاندندا پشکی شێری پێبڕاوە. شاخەوان عەبدوڵڵا، گەلی کوردستان، سلێمانی.